سڵاو لێبێ سڵاو لە تۆ باشی مەمنون نای بەڕێزە ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ساڵە کاک ڕۆمان ئەو ناو خۆشە کێلی ناوی وڵای ئەوە ناسناوە ناوی ڕستمی خۆم نییە نای نای ڕستمی خۆ چییە وڵی لەبەر هەندێک هۆکە ناوکەم گۆڕی بەس لە تۆڕێک کۆمەڵایەتەکان بە ڕۆمان ساڵح ناسرا باشە تەمەەن درێژبی سەلام. چۆنە هاتی بەلای قەڵا وڵای ئەمڕۆ لەگەڵ هاوڕێیانە پێم خۆش و جەوێ بگۆڕین سەردانی قەڵامان کرد بەڵێ. ماشەڵڵا جەوێکی زۆر خۆشی هەیە بە بۆنی مانگی ڕەمەزانەوە پیرۆزبای لە هەموو مسلمانانی کوردستان دەکەم بە تایبەت مسلمانانی کوردستان لە شاری هەولێر زۆر سپاس ئێمەش پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەین لە هەر کوێیەکی ئەم جیانەیە هەن زۆر سپاس. هیواداری مانگی ڕەمەزان ببێتە مانگی لە خۆشببوونی تاوانەکانمان و بەرەکەت و ڕزق و ڕۆزی بۆ هەموو خانەوادە و ئینشاءڵڵا ماڵەکان نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول ئامین بێ ئینشاءڵڵا ئامین ستایلی شکردە بە ڕەمەزانی هەلوڵا ئەمڕۆتم با ئەمڕۆ ستایلەکەم جیاواز بێت وایە پێت خۆشە زوو ستایل بگۆڕی هەلوڵا زۆر گرنگی باڕێک پێوەشی دەدەم زۆر باشە چ کارێک دەکەی بەچی ئەستە وڵام قاڵی منیشی علانات دەکەم ڕێکلام بڵۆگەر ڕێکلامەکەی زۆر باشە لە شە ساق بێ سەرکەوتوبی شتێک خۆشمان بۆ باسکە لە کاتی کارکردنا شتێک ڕووی دابێ وڵی تر لە خۆی لە کاتی ڕۆکەتکردنی ڕێکلامێکە جەروای زۆر شتەکە دووبارە دەکەیەوە ئەوە ناخۆشە بەڵام وایەکی ئەگەر ویستان سرودێکتان بۆ لە مەچەنە دەنگیشم ناخۆشە بەس نانا لە لای ئێمە مادەم تۆ شتێک پێشکەش ئێمەکە لای ئێمە زۆر بەنرخاس سپاس دەکەین سرودی طلع البدر علينا عليم بەڵێ. طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لي يا إلهي دەست خۆش بێ سەلامەت خۆش بێ، بێ زۆر زۆر سپاس، سپاس بۆ مەمنون سروودەکەت. بەڕێزم. لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی وڵی تر بە پێی پرسیار کەوتۆ جاروای باشم جای باش ئێ باشە من پرسیارێکە لە یەکەم بۆ هیوایان بتوانانی ببیتە خاوەن خەڵک سەرچاوی زەڵم لە کامە پارێزگایە سلەیمانی نابی گۆڕە هەولێر چەمچەماڵ کەرکووک چەمچەماڵ پارێزگا نییە هەولێر نا یا هەولێر یا وەڵامی سلێمانیە بەستم خۆشە ببێتە خاوەن خەڵات کەرکووکیش نییە و بەڵێ دۆک نا بەداخەوە وەڵامەکە نەزانی سپاس دەکەم سپاس بۆ بەشداری سپاس بۆ سرودەکەت سپاس بۆ کاتێکی خۆش و خوا لەگەڵ. چاوەکەم، زۆر سپاس خاتم زۆر سپاس بۆ بەرەزم